سڵاوی خواتان لێبێ و ئەمڕۆ هەموو ڕۆژێکتان باش بێ هیوادارین لەشتاق و تەندروست و کامەران بن. ئەم ڕۆژ لە پایانی ڕۆژە و لە سەرەتای هەفتەیەکی نوێوە کۆمەڵە بورگە و بابەتمان بۆ ئامادەکردن و لەگەڵ هاوکارم شوان پێشکەشتان دەکەین. زۆر سپاس. بەناوی خوای گەورە و میهرەبان بیرانیازی سڵاوتان لێبێ و بەیانتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. لەگەڵ هاوکارم هۆنیا بە هاوکاری هاوکارانمان لە پەیام لە سەرەتای هەفتەیەکی نوێ بە کۆمەڵێ بورگە و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژ لە خزمەتتان ئابین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەشمانە هەوڵ دەدەین بچینە ڕانیە لە دەبەری ڕانیە و ڕاپەڕین لەوێ فەرامۆشکردنێکی ئەو ناوچەیە هەیە چالاکەوانێکی کۆمەڵی مەدەنی باس لە فەرامۆشکردنی ئەو دەڤەرە دەکا و باس لە کۆمەڵەیەک پێداویستی گرنگ کە دەبێ بۆ ئەوێ هەبێن شرۆڤەیە و باسە و قسە و باس لەو بارەوە دەکەین. بەڵای لە تەوەری دووەممانە بابەتێکمان تایبەت کردووە بە وەرزشکردن لە کەشە ساردەکانە. ڕەنگە لەی زۆر بەمان پرسیار ببێت کە چۆن دەتوانن لە کەشە ساردەکاندا و لەناو بەفردا بتوانین وەرزش بکەین. بۆیە دواتر میوانێکی تایبەتمان دەبێت زیاتر قسەی لەسەر دەکەین و بزانین ئەم وەرزشە چۆن ئەنجام دەدرێت. ئێستاش دەچینە لای گۆڕانکاریەکانی ئەمڕۆی کەشوهەوا. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان. هەمیشە بەیانیان کاتێک کە دەبینە میوانی ماڵەکانتان گرفتمان لەگەڵ ئەو بابەتانە هەیە کە ڕاستەوخۆ بە گرنگی لە ڕۆژە ڕوو دەدەن. بیر لەوە دەکەینەوە چۆن بەم بەیانە زۆر بێەوەی بڵێن کە زۆر جار ڕەنگە دەستپێکی ڕۆژ بێتەوە هۆی مای خەم و خەفەت، بەڵام بەداخەوە ڕۆژانە لە هەرێمی کوردستان هەواڵەکان ئەوەندە ناخۆشن، هەواڵی خۆش نین. لەبەرەوەی سوتەمەنی بنزین بۆ ئۆتۆمۆبیلەکان نرخی زۆر چوەتە سەر، زۆر گران بووە. یعنی وەکو هاونیشتیمانیان شۆفێرانی تەکسی، شۆفێری پاسەکان، ئەوانەی کە زۆرترین هاتوچۆ دەکەن یان خۆت بۆ خزمەتگوزاری گشتی بەکاردێن تەواو گلەیان هەیە، زۆر نیگەرانن لەوەی کە ڕێژەی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی زیاد لە پێویست گران بووە. سادەترین جۆری نرخی سوتەمەنی یاخود ئەو بنزینێکی پێی دەوترێن نۆرماڵ نرخی زیاتر خەریکە نزیگە بێتەوە لە 1000 دینار بۆ لیترێک کە ئەمەش زۆر گرانە. کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر ژیانی ئەو کەسانەی پشت بە ئۆتۆمۆبیلەکانیان دەبەستن بۆ ژیانی ڕۆژانە یاخود ئەو کەسانی ئۆتۆمۆبیل بەکاردێنن، تەنانەت ئەوانەشی بە کرێی دەگرن. ئەم ڕۆژ لە شاری سلێمانی بەداخەوە یانێ خاوەن پاسەکان، شۆفێرەکانی تەکسی گرد بوونەتەوە لە بەردەم لەسەر شەقامەکان دەگرن لەبەرەوەی ناڕەزایی دەردەبڕن. بەڵام بەداخەوە هیچ گۆڕانکاریەک، هیچ ئومێدێک نییە بۆی نرخی بنزین کەم بێتەوە لە کاتێکا لەم وڵاتەیە ئەم هەموو سوتەمەنی و ئەم هەموو داهاتە باشەمان هەیە،
ڕۆژ بە ڕۆژ بارەدۆخی هەرێمی کوردستان خراپتر دەبێ کە ئەمەش هەمووانی نیگەران کردووە ئومێ دەکەین ئەم گرفتانە چارەسەر ببن چونکە بەڕاستی ئیتر خەڵکی هەرێمی کوردستان یەک لە دوایەک تووشی قەیران بوون یەک لە دوایەک تووشی کێشە و گرفت بوون. بڵێ ئازان وەک لە سەرەتاش ئاماژەمان پێکرد بەدەر لەوەی تەنها لە کوردستان بەگشتی لە شارەکان لە شار و شارۆشەکان بە شێوازێکی تەواوەتی کۆمەڵێک شوێن هەیە زۆر فەرامۆش کراون زۆر پەراوێزراون لە سنتەری پارێزگاکان بڕۆ بۆ قەزا و ناحیەکان بۆ گوندەکان ماوەی چەند ساڵێکە بێ ڕێگای قیریان بۆ نوێژەن نەکراوەتەوە کارەبایان بۆ نەبراوە یان کۆمەڵێک قوتابخانە و بنکەی تەندروستی و هەروەها کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری بە شێوازێک ڕەنگە زۆر جار ئەو شوێنانە شوێنێکی استراتیژی بێ بتوانێت خزمەتگوزاری و پرۆژەی ناوازەی لێ دابنرێت بەڵام بەداخەوەمە بەردەوام پشتگوێ خراوە و هەموو شارەکانی تری گرتوتەوە. بەڵێ دەچینە دەفەری ڕانیە و ستۆدیۆکانمان لەوێ زۆر بەڕێز کاک سەلمان کۆچەری چالاکەوانی کۆمەڵی مەدەنیمان لەگەڵە بێ کاک سەلمان سڵاوت لێبێ و ئەگەر لەوە دەست پێ بکەین بەڕاستی دەڤەری ڕانیە یاخود دەڤەری ڕاپەڕین بەگشتی ئەو دەڤەرە کە ئێستاکە تا ڕادەیەکی دارەیەکی سربەخۆشە لە ڕووی خزمەتگوزاریەوە سنتەری ناحیە و سنتەری قەزاکە و گوند و یاخود شارە دێ و شارۆچکەکانی ئەو ناوچەیە لە ڕووی ئاستی خزمەتگوزاری گشتی و هەروەها لە ڕووی ئاستی کۆمەڵێک پێداویستی سەرەکی فەرامۆش کراون یاخود لە ئاستی پێویستان ئاوڕێکی باش دراوەتەوە لە بابەتی خزمەتگوزاری گشتی لە دەڤەری ڕاپەڕین و ڕانی و ئەو ناوچەیە بەگشتی. بەڵێ دیارە هەچی وت وابزانم بە ناگوتم کاک سەلمان گوێ لێم نەبوو. کاک سەلمان دوو پارە سڵاوت لێبێ دەمەوێت ئەلەوە دەست پێ بکەمەوە دەڤەری ڕانیە فەرامۆش کراوە لە ڕووی خزمەتگوزاری گشتیەوە یا خۆت لە ئاستێکی باشایە. دەست چاو خۆشوێ زۆر سپاس بۆ تەوەرە بێگومان نەک لە دەڤەری ڕاپەڕین لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان ئاستی پێشکەش خزمەتگوزاری و خزمەتگوزاری سەرەتایەکان بە خەڵک بە تەواوەتی نەگەیشتووە کەواتە سەرجەمی هەرێمی کوردستان و ناوچەکان بە شێوەیەکی گشتی لە گرفت و قەیراندانە سەبارە بە دەڤەری بتوێن و پشتەر ئێمە کە ناوچەیەکی گرنگ و حساس و لە ڕووی دیمۆگرافیشەوە ناوچەیەکی قەرەباڵغ و فراوانە بەڵام بەداخۆ لە زۆرینەی خزمەتگوزاریەکان بێبەشین وە زۆرێک لە پرۆژەکان تەواو نەکراوە. ئەگەر ئێمە بین باسکەین بۆ نمونە یەکێک لە گرفتە هەرە سەرەکیەکان کە هەیە خراپی ڕێگاوبانە لە ناوچەکەدا لە دەڤەری بتوێن و پشتەر دووەم ڕووداوی مردن لە دوای نەخۆشی دڵەوە بەهۆی کارەساتی ڕێگاوبانە بەهۆی خراپی ڕێگاوبانە ڕووداوی کارەساتی سیارە و ڕێگاوبانەکانە بەگشتی کە ئەمە بەهۆکاری چییە بەهۆکاری خراپی ڕێگاوبانەکانە گەورەترین گرفت نەبوونی ڕێگاوبانی باشە لە دەڤەری بتوێن و پشتە ڕێگاوبانەکان خراپن بۆ نمونە لە ڕێگای ڕانیە بۆ سلێمانی بە شێوەیەکی گشتی نیوەی بەشێکی زۆری چانەکراوە خراپە پرۆژەیەکی دووسایت هەیە لە تقریبەن چواقورنە ڕانیە بۆ بالیسان و تا دوکان نوێی پرۆژەکە تەواو کراوە ئەوەی کە تەواویش کراوە کەم کورتی تێدا دەمێکە جادەکە قێرکراوە ڕێگاوبانەکان ئەو کراوە بەڵام تا ئێسانە ئینارە ئەوەی ڕووناکی بۆ نەکراوەنە خەتی سپی بۆ ڕێگاکان نەکێشراوە ئەمە گرفتێک گەورە گرفتێک تر کە لە دەڤەری بتوێن و پشتەر هەیە گرفتی ئاوە هەندێک ناوچە بۆ نمونە چواقونە تا ڕادێک لە ئاو باشە بەڵام ڕانیە و قەڵازە کێشەی ئاویان هەیە تا ئێستاش لە هەندێک گەڕەکی ڕانیە بە تەنکی ئاویان بۆ دەچێت ئێمە لە کاتێکدا ناوچەیەکی دەوڵەمەندین لە ڕووی ئاوە ئەوە دەریاچەی دوکان
ئاوەکەی لە چواقڕنە و لە ڕانیە و لەوانە کۆ دەربەندی ڕانی ئاوی کێوە هەیە با بین سند بۆ نمونە ئەو پرۆژە تاو نەکراوانە کە لە دەڤەری بتوێن و پشدەر هەیە بەڕاستی بۆتە جێگەی قسە و تێڕامان کە بەداخەوە دەبواە چەندین بەرپرس لەسەر پرۆژە تاو نەکراوانە دۆسییان بۆ کرابا و لێ کۆڵنوان لەسەر کرابە بۆ نمونە پرۆژەی جوسایدی ڕانیە چەندین ساڵە هەندێک شەخص ڕێگری لێ دەکەن و تەماشای دەسەڵات حکوومەت توانیان بەسەر شخص و ئەشخاصەکان دانیە کە بێن ئەو جوسایدە تەواو بکەن یان بۆچی ڕێگری لێ دەکەن بۆ شایستیان ناداتەوە کە بە خێرا و پرۆشانە بەجێبێ بەڵێ بۆچی ڕێگری دەکەن شخصەکان کێن بۆ ڕێگری دەکەن یعنی ئەمە سوودێکیان لێ دەست دەکەوێت ئەگەر ڕێگری بکەن لە دروستکردنی جادەیە ئێمە دیارە حکوومەتی دەسەڵات لە هەرێمی کوردستان دەسەڵاتێکی دامەزراوی نییە بڵێ بۆ نمونە ئەتۆبەی بەیاسا شتەکان چێ بەچێ بکەیسە بۆ نمونە هەر پرۆژەیەک دەردەچێت لە ڕووی یاساییەوە ئەگەر ئەو پرۆژەیە بۆ نمونە شتی شخصی بکەوێتە بەردەمە پرۆژەی حکوومەت لە ماوەی ساڵێکدا دێ خەمڵاندن دەکات قەرەبوو دەکاتەوە بە بڕێکی بۆ بڕێکە دیاری کراوە و قەرەبوویان دەکاتەوە بەڵام لێرەدا بۆ نمونە جوسایدی ڕانیە هەندێک شخص کە دەسەڵاتیان هەیە و دەسەڵاتیان دەڕوە ڕێگە نادەن ڕێگاکە بکرێتەوە دەسەڵات حکوومەتیش دەسەڵاتی نییە هۆکار بۆچی هۆکارەکەی چێ لەبەر ئەوەی ئەوانیش ئەو خەڵکە شخصیانە دەڵێن ئێمە قەرەبووەکی شایستەمان پێ نادرێتەوە تاکو ئێمە بین ئەو دوکان و بازارە خراپ بکەین ئەوە نمونەیە کە بۆ نمونە یعنی بەڕاستی جێگەی ئەسەفە جێگەی ئەسەف و جێگەی یعنی شەرمیشە بەڕاستی ینی 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵ خەڵک چاوەڕێی ئەوە بکە کە جوسایدێکت بۆ نەکرێتەوە بازارە قەرەباڵخە نەتوانی جوسایدێک تاواکەی کە کێشەکەی ئەوە نییە بڵێ لە دەرخسۆیان بڵێ حکوومەت پارەی بۆ تەرخانە کێشەکە ئەوەی ئەتو حکوومەت لەگە خەڵک ڕێک ناکەوێت ئەمە چۆن دەکرێت ئەجا پرۆژه ئەو مۆنیومنتەی هەموو ساڵەکانی تر 380 میلیۆن خوراوە ئەو مۆنیومنتە کە ڕەمزی ڕاپەڕینە کە ئەو حکوومەتەوە و دەسەڵاتەوە و حیزبانە بەرهەمی ڕاپەڕینێن دەیخۆن ڕاپەڕین دەژین ڕەمزێکی گرنگی نەتەوایەتیە بە ناتەواویە تاکو ئێستا تاو نەکراوە تەماشایکە ئەم مۆنومنتە نەڕووناکی هەیە نە شتێکی جوان و ڕاستاوی بۆ دروستکراوە نا دەوروبەری شوێنێکی عنی فراوانی هەیە بۆی بتوانین مەراسیمێک شتێکی تێدا بکرێت ئەی بۆ ساڵانیش پارەشی بۆ تەرخان کراوە وان بەشێکی پارەکەی خوراوەی بەچێ نەکراوە ئەمجا پرۆژەی ئاوی دەربەند پرۆژەیەکی زەبەلاح دەرخستەیەکی گەورەی بۆ کرا پارەیەکی زۆری لەسەر کراوە حوزی گەورەی ڕزێرڤەری ئاو کۆکردنەوەی ئاو تاکەچی تاکو ئێستا نەخراکارەوە لەبەرەوە دیزانی پرۆژەکەوا بۆ کە ئاوەکەی نەدەگەشتێ نازانم بۆ تەواویان نەکرد ئەمەش بە خراپی مایەوە ئینجا هەندێک لە ڕێگای چواقۆنە بۆ ڕێگای خارجی چواقۆنە بۆ ڕانی ڕێگای فرقە ڕێگایەکە یعنی بەڕاستی یعنی کە بەو ڕێگایەدا دەڕۆی سەد ئەسەف دەکێشی بەداخۆ ڕێگایەکی خراپ و وێرانە حکوومەتە تاکو ئێستا پێم سەیرە ئەو ڕێگایە دەسەڵاتداران و بەرپرسانی حیزبی بەوێدا دەچن و دێن و ئەو دەکەن هەموو چاڵی ئەو مامۆستا سەلمان کەمێک لەگەڵ ئێمە بەردەوام شوێنە یاریەکانی هەموو وێران و خراپبوونە کەس بەلای ناناچێت نۆژەنیشی بکاتەوە پارکی دەروازە لە 2023ەوە دەرخسەی بۆ کرا بە بڕی 600 و شتێک 625 میلیۆنیشی بۆ دەرچوو پارەکە کەچی پارکەکە بەس دیواری بۆ کراوە زۆر باشە ئەو خزمەتگوزارانی
ئەو خزمەت گوزاریانی کە لە دارێکی تیا دەڤەری ڕاپەڕین کراوە جیاوازە لەو خزمەت گوزاریانی کە لە ناوچەکانی تری کوردستاندا دەکرێت ینی بۆ نمونە ئێستا هەنێک گرفتمان هەیە کە زۆربەی شوێنەکانی گرتووەتەوە لەوانە خۆپیشاندانی مامۆستایانی وانە بێژ گرفتی غاز و کارەبا و ئیتر تەنانەت خۆپیشاندانی پۆلی دوانزە و کۆمەڵە گیر و گرفتی تر ئایا جیاوازی هەیە لەگەڵ ناوچەکانی ترا بەراورد بە دەفەری ڕاپەڕین؟ بەڵێ ڕاستە ئێمە تەماشای لەو پێداویستە سەرەتایانە عنی کە بەڕاستی شەرم دەکەم جاروایە باسی ئەوە دەکەین ئەمە لە حکوومەتێکین 30 ساڵە حکوومەتێکی خۆجێیمان هەیە ئەو حکوومەتە نەیتوانێت بتەمانە تۆ خازت هەیە گەورەترین ناوچەی یەدەگی خازت هەیە لە عێراقدا کەچی خەڵق قەیرانی خازەیە بەڵێ لە دەڤەری بتوێن و پشتەر هەر خاز دەست نەدەکەوت 2 هەفتە پێش ئێستا دەبوایە بە 15 ڕۆژ بە مانگ چاوەڕێەوە با بتڵی خاز پێبێ هەندێک خەڵک بە نەوت و بەدار و بەوانە شێویان لێدەنا ئێستاش گرفتی گاز هەیە بۆ نمونە من 2 هەفتەیە بتڵەکەم ناردووە دوای 2 هەفتە خازەکە گەڕاوەتەوە بەڵێ گرفتی خاز گرفتی نەوت تەماشای نەوت وەزیری شتێکان بەڵێنی داوتی ئێمە نەوت دابین دەکەین بۆ هەموو ناوچەکانێزە ئەوە زستان تاوا دەبی بەرەو بەهارین یەک ماڵ لە چوا قوڕنای یەک ماڵ لەڵانیە نەوتی وەرنەگرێت تەماشایکە ئەمە بەڕاستی کارەساتە من وەک خۆم بە شەرمەزار دەزانم کە هەموو کەم و کورتی و ئەو هەموو ئەو شتانە قبول دەکەم حەقوایە بەڕاستی خەڵک پارتەکان حیزبەکان نازانم ئەو حیزبانە بۆ وەستاون چاوەڕێی چینە جا ئەگەرە تۆ ئێمە ئۆپۆسیۆن بین ڕەخنە نەگەین ئێمە ئۆپۆسیۆن نینە سەجاد ئەمە ئۆپۆسیۆن بین شتێک سەختێکی وا دروست نەکەین ئەگە خەڵک یعنی تەواو زیاتر قبول کا یعنی چی ئەنی وەرە تۆ لە ژێرت گاز هەبێ خاز هەبێ نەوت هەبێ ژێر زەویت هەموو پڕ لە نەوت و خاز و گاز بێت بەڵام حکوومەت یەک بەرمیل نەوتت پێ بەڕاوە بە ساڵێک لەو سەرمانەی هاوین بێت نەوتێکم بۆ چییە بە 90,000 نەوت بە 90,000 ئەنجا کارەساتی زۆر گەورە بەڕێوە وەڵڵا ماڵ هەیە لە دەڤەری بتوێن و پشتەر بە هەفتە ئاگری نەکردوتەوە لە ژێر بەتانلەوەدا خۆی گەرم وازەکان ئەوەی پرۆژەی استراتژی نەبوونی پرۆژەی خزمەت گوزاری نەبوونی پێداویستە سەرەتایەکانیشان نەبوونی کارەبای بتاوەتی نەبوونی گاز نەبوونی خاز نەبوون خراپی ڕێگاوبانەکان نەبوونی شوێنێک بۆی گەنجام چەند تێیدا بحێنەوە لە پارکە لە کافتریایە لە ناوەندی ڕۆشنبیری خوێندنەوەی لە دەڤەرەکە وای کردووە کە زۆرترین گەنج دەڤەری بتوێن پشتەر جێبهێڵێ هەموو تەماشای داتاکان دەکەین بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا کەس لە دەڤەری بتوێن پشتەر گەنج و چین توێشەکانی تریش هەیە خێزانداریشە و ماڵ منداڵش هەیە دەڤەری بتوێن پشتەریان بەجێهێشتووە ئەوە 3,000 کەسی کەش ویزای وەرگتووە عنی 10,000 کەس لە ماوەی 2 ساڵدا کارەساتە یعنی جێگەی شەرمە بەڕاستی دەبێ هەڵوەستە دەتوانین بڵێن بۆتە سەرچاوەی قەیرانی مرۆیی بکرێ گرفتی دروست کردووە لە ڕێی ژمارەی دانیشتوانەوە کامانە هەمووی کاریگەری دەکاتە سەر ئەوەی کە خەڵکێکی زۆر لەوێ و پشکی شێریان بەرکەوتووە لەوەی کە ڕێژەیەکی زۆر لە گەنجان ڕویان لە وڵاتانی دەرەوە کردووە بەڵێ یعنی یەکێک لەو کارانی بەڵێ یەکێک لەو کارانی بەڕێز باس دەکەی کە بۆچی ئەمە تەسیل لە حتمەن لە ڕێژەی ژمارەی دانیشتوان ناوچەکە دەکات هەلی کار لە ناوچەی ئێمەدا لە دەڤەری بتوێن و پشتەردا هەلی کار یعنی نەوانەی هەلی ڕێژەی بێکاری لە دەڤەری بتوێن و پشتەردا دڵنیام 100% تێپەڕ دەکات ئەوە هیچ لە هەرێم لە تەواوی هەرێمی کوردستان پارێزگای سلێمانی ڕێژەی بێکاری لە 121 بەڵام ئەگەوەکو ناوچە وەریگرین دەڤەری بتوێن و پشتەر دڵنیام ڕێژەی بێکاری 100% تێپەڕ دەکات یعنی وەرە تۆ لەو هەموو دەڤەرە گەورە گرانەدا دەڤەری بتوێن و پشتە ناوچەیەک استراتیژی گرنگە سەر سنوورە ناوچەیەکی کشتتوکاڵی گرنگە ئەنی حکومەت چەلیکاری دابین نەکردووە ئەنی کە دەڵێن هیچ
خەڵک خۆبەخشانە ئیش دەکەن هەندێک کەسێکتردا. باقی تر بە هەزاران قوتابیمان هەیە تەخەڕوجە، بە هەزاران گەنجمان هەیە تەخەڕوجە و بێکارە و بە ناچاری یعنی دەڤەری بتوێن و پشدەر جێدەهێڵێت و ئەو ناوچەیە بەرەو هەندەران کۆچ دەکا خۆی دەخاتە مەترسیەوە خۆی لە مەترسیەکان دەریای ئیچە دەدا. بەڵێ ئەمە هۆکارە کەمی خزمەت گوزاریەکان، نەبوونی هەلی کار، خراپی مامەڵەی دەسەڵات، جیاوازیکردن، جیاوازی عیزبەتی، فشار لەسەر گەنجان هەموو ئەوانە وای کردووە کە گەنجانی ئێرە. باشە کاک سەلمان، ئەمە دانی دەبینین ڕۆژانە لە هەرێمی کوردستان کۆچیش لەو دەڤەرەدا. کاک سەلمان زۆر یان ئەم قوارەی ناوی هەرێمی کوردستان و کۆمەڵێک سیاسی بەڕێوەی دەبن کە بەداخەوە لە کاری سیاسی سەرکەوتوونی دەبینین ڕۆژانە دەیان شکست دەبینینەوە. لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگەر دوو بنەماڵە لە یەکتر بەلەسە ببن دەبینی لە ئاستی باڵاوە خەڵک تەداخولەکە لە بەرزترین پلە باڵەکانی حکوومەت دەچن، یعنی وەکوی زۆر بە خەم و بە تاسەوە. بەڵام لە بەشێکی تر و لە هەنێک لە زۆنەکانی هەرێمی کوردستان ئەگەر قات و قوڕیش ڕووبدا لە ڕۆژێکی شادەیان کەس بە ڕووداوی سروشتیش بمرن، ئەگەر گرفتی کۆمەڵایەتی و سیاسی و حتا سنووری هەبێ، ئەگەر تۆپبارانی وڵاتانی دراوسێ هەبێ، هیچ شتێک ڕوونادا و لە ئاستی باڵای ئەم هەرێمە کەس خۆی ناکاتە خاوەنی ئەم بەشەی نیشتیمانەکە و بە هەموو شێوەیەک لە خزمەتگوزاریەکان بە دوورە. بەڵام لە بەشێک لە ناوچەکانی تریش دەبینین تەنانەت ڕێگای گوندەکانیشیان بە بەردی مەڕمەڕ و ئەو بەردە تایبەتانەی تریان ڕازاندۆتەوە. ئەم جیاوازیە لە ناوچەگەری و ئەم جیاوازیە لە خێڵگەری و عەشیرەتگەری فکرەکەی لە چێوە سەرچاوێگرێ کاریگەریەکەشی بۆ داهاتووی کوردستان چی دەبێ؟ خۆی لە سەرەتاوە هەر لە دوای ڕاپەڕینەکەی ساڵ 1990ەوە سیستەمی حکومڕانی دروست نەبووە، دامەزراوەی لە هەرێمی کوردستان دروست نەبووە، حکوومەتێکی دامەزراوەی بێت لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوان و لەسەر ئەساسی بۆ نمونە جوگرافی ناوچەکە و بێ خزمەتگوزاری پێشکەشکە. نەخێر، حکوومەتێکی شێوە میلیشیایی دروست بوو، جیاوازی بیرروڕای سیاسی دروست بوو، لەگەڵ جیاواز بیرروڕای سیاسی شەڕی ناوخۆ دروست بوو. ئەم سیستەمە حکومڕانی کە لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت وای کرد کە جیاوازی دروست بێ. بۆ نمونە جیاوازی تەبەقەی دروست بوو، جیاوازی زمان و لە ڕووی زمان و ئەوە دروست بوو، جیاوازی خزمەتگوزاری دروست بوو. ئەمە کە تۆ باس دەکەی بەڵێ وایە. بۆ نمونە دەڤەری بتوێن و پشدەر زۆرترین قوربانی داوە، ڕاپەڕین کراوە، بەردەوام ناوچەیەکی شۆڕژگێری بووە، بەردەوام هەموو ڕژێمەکان مەترسی لەسەر بووە، لە لادەیەکانی دائیم شەڕ و بەرخودان و ئەوە هەبووە کەچی لە جێوە حکوومەت بێ زۆرترین خزمەتگوزاری پێشکەش بەو ناوچەی بکە ئێماری کردووە و دەستی لێ بەرداوە. لە زۆر ناوچەی تریش ئەمە هەیە. بۆ نمونە لە هەڵەبجە کە ڕەمزی قوربانی دانا، کیمیابارانی هەڵەبجە سەر دەبینی هەڵەبجە بووە بە پارێزگاش کەچ کەمترین خزمەتگوزاری تێدایە. لە گەرمیان کە ئەو هەموو خەڵکە ئەنفال کرا، یعنی بڕۆ لە گرفت و قەیراندایە. ئەوەی کە شتی بۆ کرابێ زۆر حکوومەت زۆرینەی خزمەتگوزاریەکانی لەکوێدا چڕ کردوێتەوە، لە ناوەندی شاری، لە ناوەندی پارێزگای، لە ناوەندی هەولێردا، ناوەندی هەولێر بۆ شەقامەکانی دەوروبەری پەرلەمانەوە شوێنانی هات خۆیان بەسەرە و مەسئولەکان و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و بەرپرسەکان ئەو شوێنە هاتچیان بەسەرە شوێنێکی ڕاقییانە و شوێنەی باڵوێز و دیبلۆماسیەکان لێ شوێنێکی ڕاقیە بەس بۆ سەرنجڕاکیشانی وڵاتانی بیانی. باقی تر زۆر جیاوازی دەکرێت. یعنی بەڕاستی ئەم جیاوازیە ئەمە حیزبەکان دروستیان کردووە. حیزبەکان هاتن لە جێ ئەوەی حکوومەت بەدامەزراوەی بکەن، موسساتی حکومی دروست بێ، پەرلەمان ڕۆڵی خۆی بگەڕێ، هاتن جارێ دوو ئیدارەیان دروست کرد. ئەو دوو ئیدارەیە وای کرد کە خەڵک ڕوبەڕووی فشار، خەڵک ڕوبەڕووی قوربانیدان، خەڵک ڕوبەڕووی کەمی خزمەتگوزاری بێتەوە لە ئەنجامی چیەوە؟ لە ئەنجامی بوونی دوو ئیدارەیدا. ئێستا لە ئەنجامی
دابەشبوونی حیزبەکاندا لە ئەنجامی ئەوەی کە حیزبێکت سەر بەم حیزبێکی کە سەر بە ڕەوتێکی ترە ئەم دێ لەگەڵ ئەم لا تەنسیق دەکات و زۆرینەی خزمەتگوزارەکان بۆ دێر بۆ گەورە و فراوان لە ماوەی 2 ساڵدا تەواو دەبێت بەڵام لە شوێنێکی وەکو دەڤەری بتوێن و پشتەر کە ژمارەی دانیشتوان لە 300,000 تێپەڕ دەکا ڕێگای نێوان سلێمانی ئێرانیە بۆ سلێمانی بە 10 ساڵیش دەکرێت ئەمە دروستکە دوانجا ئەوە کارەکە بەرپرسانی حیزبی لە هەرێمی کوردستان جیاوازی تەبەقی و چینایەتی و ئەویان دروست کرد وەکو خۆت ئاماژەت پێدا بوونی خەڵک لە شێ مەترسیدایە خەڵک لە ڕانیە لە شێ مەترسیدایە یعنی لە ڕانیە لە شێ مەترسیدایە کە بە فڕۆکەی تورکیا بۆ بۆردومان بکرێ یعنی ئێمە ئێستا هەموو دەڤەری بتوێنی پشتەر مەترسی بۆردومانی فڕۆکەکانی تورکیای لەسەرە هەتا ئێستانەم سەرۆکی حکوومەت بێ بە بەیاننامەیەکی تون بۆ نمونە ئیدانەی ئەو بۆمبارانە بکە تەماشە هەلەوە دەیان گوند لە دەوامی فڕۆکە جەنگیەکان بڵێ مامۆستا سەلمان دیارە دەنگت بە باشی ناگاتە لای ئێمە زۆر سپاس بۆ بەڕێز سەلمان کۆچەری چالاکەوان لە چالاکەوانی کۆمەڵی مەدەنی لە دەڤەری ڕانیەوە لەگەڵ مامووی بە هیوای چارەسەرکردنی کێشە و گرفتەکان بە هیوای گەیاندنی دەنگی حەق و وەروەها پێویستی و خزمەتگوزاری بەردەوام بۆ هەموو هەرێمی کوردستان ئومێ دەکەین هاوڵاتیان و هاونیشتمانیانی ژوورشیارانەتر مامەڵە بکەن وەروەها هێز و لایەنە سیاسیانەش ئیتر تۆزێک شەرمی کوردایەتی بیانگرێ و نمەکی ئەو هەموو نان و ئەو هەموو خوانەی کە ڕۆژگاری پێشمەرگایەتی لەو گوند و شار و شارۆچکانە خواردویانە ئێستا تۆزێک ئاوەڕ لەو ناوچانە بدەنەوە و هەروە شکۆی نیشتیمان ئەوەندە نەخەنە ژێر پرسیارەوە بەڵێ ئێستاش ناوبڕێکمان هەیە و دواتر لەگەڵتانە بەردەوام دەبین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاوتان لێبێت ئەچینە لای پامنێرانمان بزانین لە ئێستادا ئیدریسمان لەگەڵدا ئیدریس محەممەد لە هۆلێرەوە لەگەڵمانە ئیدریس نوێترین زانیاریەکان لای تۆچین
ئیدریس سڵاو لێبێت نێتری زانیارەکان لای تۆچین ئێستا تۆ لەکوێت سڵاوتان لێبێت چۆن کاتتان باش لە ڕۆژی پێنجشەمەوە لەگەڵ تویتەکەی مقتەدا سەدر ڕێبەری ڕۆتی سەدر دۆلار بە شێوەیەکی بەرچاو و دابەزینی بەخۆوە بینی بگرە بە جۆرێک لە 148,000 ڕوبعێک کە دۆلار لەو کاتە لە ڕۆژی پێنجشەمە لەو نێوەندە بوو سەبارەت بە دابەزانی نرخی دۆلار لە بازاڕەکاندا لە ئێستادا هاتۆتەوە خوارەوە بۆ 147,000 دینار واتە هەر 100 دۆلارێک بە 147,000 دینارە. لایەنە سیاسەکانی عێراق زۆر جەخت لەسەر ئەوە دەکەنەوە بەتایبەت دوای ئەو گرژانێکەوە لەو کۆتاییەتدا ڕووی داوە لەسەر دابەزانی نرخی دۆلار دەکەنەوە کەوا نرخی دۆلار وەکو پێشووتری لێ بکرێتەوە بەهۆی ئەوەی نرخی کاڵاکان شتومەک لەناو بازاڕەکاندا بەشێکی زۆر بەرچاو ڕووی لە بەرزبوونەوە کردووە بگرە بە جۆرێک شتومەکەکان بە جۆرێک بەرزبوونەتەوە زیاد لەو ئاستەیەکەوە نرخی دۆلار بۆی بەرز بۆتەوە بۆیە گفتوگۆیەک و مشتومڕێکی جدی هەیە لە نێوان هەم پەرلەمانتاران و هەمیش بەڕێوەبەری بانقی ناوەندی فیدراڵی عێراق چەند جارێک داوایان کردووە وەزیری دارایی و بەڕێوەبەری بانکی فیدراڵی عێراق بێت بۆ پەرلەمانی کوردستان بێت بۆ پەرلەمانی عێراق و لەوێوە لە نێو لیژنەی دارایی گفتوگۆ بکەن بەڵام هەر ڕۆژی پێنجشەممە وەزیری دارایی ئەوەی ڕەت کردەوە و بانکی بەڕێوەبەری بانقی ناوەندی شار ئەمەی ڕەت کردەوە کەەوە بێت بۆ بەردەم لیژنەیەک گوتی من تەنها لە بەردەم هۆڵی پەرلەمان لە ناو پەرلەمانتاران ئامادە دەبم نەوەکو تەنها لە ناو لیژنەیەکی پەرلەمانی من ئەمڕۆ بۆرسە داخراوە بۆرسەی هەولێر بازاری ئاڵوگۆڕی دراو من دەمەوێت گفتوگوی زیاتر لەگەڵ بەشێک لەو خاوەن کارانە بکەم کەوا لێرن زیاتر ئەوان بزانم نرخی دۆلار پێشتر چەند بووە ئێستا چەندە بازار چۆنە. سڵاو لێبێ مامە سڵاتان لێبێ قوربان پێم بڵێ پێشتر ڕۆژی پێنجشەممە دۆلار بە چەند بوو بەخوای من قسە بۆ یوزاعیەوە ناکەم دەست خۆش بێ سپاس دەکەم ئیدریس زۆر ڕوونکردنەوە زانیاریەکانێ باو هاوڵاتیا بەڕێزانەی شەڵا لە خەمی کاسپی و کەسابەتی خۆیان نابن کەناڵەکەی ئەمەش لە پێناو خەمی ئەوان و خزمەتی ئەوانە دەچێتە ئەوێ و وەروە خەمیان دەخوا سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانێ بۆ هیوایەی لەوێ نرخی دراو هەر بەرقەرار بێ دەست خۆش زۆر سپاس بۆ ئەو کارمانی ئیدریس محەممەد بەڵێ پێم وابێت لە شاری سلێمانی و ڕامیارمان لەگەڵا ڕامیار سڵاوت لێبێت ئێستا تۆ لەکوێت و نوێترین زانیاریەکان لای تۆ چییە؟ بەڵێ لە شاری سلێمانی ڕامیارمان لەگەڵا ڕامیار سڵاوت لێبێت نوێترین زانیاریەکان لای تۆ چییە؟ ڕامیار دووبارە سڵاوت لێبێ لە شاری سلێمانی پێمان بێت لە شوێنێکی چالاکیەک هەیە ئەگەر بۆمان باس بکەی لەوێ لای تۆ چی دەگوزارێ گرتبوونەوەی هەیە یا خۆت ئەو دیمەنانەی دەگەشتۆتە لایە ماستەکەم لە قەرەباڵخێکیت. بەڵێ سڵاو لێبێ شوان ئەم کاتەوە باش دیارە ئێستا بەشێک لە شۆفێرانی پاس لە فلکەی هەواری شار لێرە گربوونەیەکیان ئەنجام داوە دیارە خۆتە زانی ماوەی هەفتەیەکە بەردەوام نرخی بنزین لە بەرزبوونەوەدایە ئەویش کاریگەری ڕاستەخۆی کردوتە سەر ژیانی بەشێک لە شۆفێران بە تایبەتی ئەوانەی کە پاسیان پێوانەشی کە تەکسیان پێ ئێستا نرخی بنزین ینی 1000 دیناری تێپەڕاندووە سوپەر 1075 دینارە بنزینی محەسەن 1000 دینارن و بنزینی نۆرمالەکەش بووە بە 900 دینار یعنی بەردەوام ئەم نرخە 25 دینار 25 دینار زیاد دەکات بۆیە ئەوان کۆمەڵک قسەیان کردووە کۆمەڵک بڕیاریشیان داوە دەچمە لای خۆیان بزانم قسەیان چیە لەسەر گرانبوونی نرخی بنزین سڵاو لێ بە قوربان باشی دەمێ
پێم بڵێ بزانام جێرەی ئەوەم پێ بڵێ ئەوە کێن کە یان بڵێن سنووری هەواری شارن کە گرنگتان کردوە ئەوە بڕیاری چیتاندا ئەنجا ئێمە ئامیشە وەکو هەر هێڵی کارەزەوشگنی ئێمە ئام تەلە بەشە ئام ئەوی لەم قۆڵەوەی قۆڵەکانی کە شتی وا هەیە ئێمە سوتەمەنی دەری نایەنێ بۆ ئێمە غازە بە 575 بووکیان بۆ بە 600 ئەمڕۆ سوتەمەنی وەکو بانزین بە 900 ئەوەنە بۆ 1000 غاز بۆ 825 ئێمە نامانەوێ نرخ گرانکەین ئی هەم نەفەر هەم تەلەبە بەس لیژنەکان ئەڵە چێڵە 25 تەلەبەت پێ ئێمە پێمانە 5 تەلەبەمان پێ هەیە حوتی پێ هەیە 2 پێ هەیە 6 پێ بەبێ بەرامبەر ئەی بین بۆ کابرا آخر ئەم سوتەمەنیەی بۆ ئێمە دەری ئێنێ من ڕۆژی بایسی 40,000 سووتێنم لەکوێ ئەم پارە گۆڕینەوە بە مناکرێ وەریگرم و لێ بیەمەوە بەوێ دووهەمیش ئێمە چۆنمانەوێ ئەمان هەوێ بۆن منە بەنزیخانەیە بۆ ئێمە دابیکەن لە ڕێی پسوڵەوە بێ لە ڕووی تر هەر ئاوا بۆری بگرین بەس نرخێکی باش بێ بۆ ئێمە ساڵانی خەڵک ئەوە ساڵانی ڕابردوو لەسەر خەڵک نرخ زیانەکەین کابرام عیشەتی نی ئێمە چم بە تەلەبێ بەڵام بۆم کە بە 35,000 کابرام تەلەبێ زووتی 35 لێ وەرەگرم 30 لێ وەرەگەر من ئەتوانم گرانی کەم ناتوانم لیژنەکە لەوێش خۆم غرامە ماوە لەسەر تەلەبەیەک زیاد خۆم غرامە ماوە ماقول نیشتیوە بۆ من دەری نایانە ئێمە قەزی ئەومان نییە کۆمەڵی ئێمەم گربوونەوەمان کردو بە سوتەمانیەکەی بۆمان دابین بکرێت لە ڕووی پسۆڵەوە بێ لە ڕووی هەرزانیەوە بێ ئیتر هەر چۆنی حکوومەت بۆمان دابین بکە جا ئێمە بە ئامی تەلەبەمانە بە ئامی هێڵەکانمانە بە ئام ێساوی کرد لێرە بوو ئام هەموو شوێنێکە ئەوە نین ئێمە لەسەرێک هێڵبێ ئێستاکە کۆبوونەوەکەم بوو ئەم گربوونەوەمان کردو لەسەر ئەوە بۆ ئێمە سپاس دەکەم دەمێت لە تۆ پرسم بزانم بڕیاری چیتان داوە ئەمڕۆ ئێستا پاسەکاتان لێرە ڕاگرتووە هەرەوەستن ئیش ناکەن یاخۆت چاوەڕێ چیەکەن ئەمە وەکو ئینزارێکە یەن بە حکوومەت ئەگەر نییە بە هەنامانەوە چارە سەری سوتەمەنیمان بۆ نەکاو ئەم لیژنانی کە داناوە بۆ تەلەبە و خاوە دەمیان گەرمە وڵێ ناوی 25 بە زیاترکە و باز و غاز و گاز هەر لە گرانیا بێ ئێمە ناچارین ئەم جارە ڕێگایەکی توندم گرینە بەر و چینە سەر جاتەکان و هەتا ئێمە دەنگمانەوە ژمارەتان ئێوە چەندێکە بە دیاریکراوی ئەو پاسانی کە لەم سنوورانەکە ئەم سنوورە بە سنووری کارە زەوشکە ئەم جاراگەرەوە ئەوە بڕاتەوە هەموو خەتەکانیانە سەرخەت ئیش ڕاگیرێ ئەوە بڕوا هەمووش تەلەبە دانێتەوە زانین ئەم لیژنەیە چۆن خۆی بەڕێوێ با بڕێ بەرێ دەمەوێت پێم بڵێ حکوومەت بەردەوام نرخی بانزین گرانەکە هۆکارەکەی چییە ینی بەڕای تۆ سەرڕێ ئەو نەڕەزاتیانەی هەیە بەڵام ینی هەموو دوو ڕۆژارێک سێ ڕۆژاری 25 نارە چێتە سەر نرخی بانزینەوە حکوومەت بۆچی وەڵامی داواکاری ئەم خەڵکەنە وڵای لەگەڵ ڕێزم هۆکارەکەی چی هۆکارەکەی خەڵکە خەڵک هەمووی بێدەنگ بە هەموو شتێ قوبوڵەکە حکوومەتیش حکوومەتمان نییە بە ناو حکوومەتە بارەزی خۆی پێداگرێ و هەموویە بە کۆمپانیاش کە هیچ سەحابێکی نەبوو پێداگرێ بارەزی خۆی هەر نرخێک بێ دانێ زیاترەوەی خۆ هیچ بەدەست حکوومەت دەمەوە هەمووی کۆمپانیا و نرخدانێ بارەزی خۆی خەڵکیش نایاتە دەنگ و بۆ یەکجار ئاوا بەرزە بێتەوە شوان ئێستا ئەوان داواکاری سەرەکیان ئەوەیە کە ینی کۆبۆنیان بۆ دروست بکرێتەوە هاوشێوەی ساڵانی پێشوو کۆبۆن هەبوو بۆ بەشێک لە شۆفێران بە تایبەتیوانی تەکسی و پاسیان پێبوو ئەگەر ئەم شۆفێرە ئەرێ کێشێ کۆبۆنیان بۆ دروست بکرێت کۆبۆنێکە بوو کە بابزانم ئەم شۆفێری لێرە ساکات یاخودنا سڵاو لێ بە باشی سوپاس دەکەم مەمنونم دەمێ باسی ئەوم بکەی سەرڕای ئەو گرتبوونە و ناڕزاتیانەی کە هەیە بەردەوام نرخی بانزین بەرزەکرێتەوە حکوومەت تا ئێستا گوێی نەگرتووە پێشتری چەند خۆپیشاندانێک کرا تایبەتی شۆفێرانی تەکسی نرخی بانزین نهاتە خوارەوە بگرە زیاتریش بەرز بووە هۆکاری چییە کە گوێ لە داواکاری خەڵکنە هۆکاری ئەوەیە میلەتیان ناوێ ئەوان ئەڵێن ئێمە ئەڕۆین ئێمە خۆمان دەریان ناکەین ئینا ئەوە وەزع نییە کوردستانی هەر کوردستان بە ئامتیایەتی هیچ ئیسفادەیەکیان لە هیچ شوێنێکانەمێنێتەوە لە هەر شوێنێکە کەسابات کەی کۆمپانیایەکی داناوە بوو پێش هەموو شتێ سەرانەیەکمان لێ سەنن ئەنجا دوای ئەو لیژنە بۆ لیژنە دروستیەکە پارەی بەنزین بە پارەی لیژنەکان بە پارەی کۆمپانیاکان بە زۆر شتیکە هەیە غرامەی سەر جادەکان مرورەکان هەچیتە ناو مەفرەزەیەک جارێ لە بزانم چەند تەلەبە پێیە یعنی هیچ ئیسفادەیەکی تیا نەماوە ئێمە جارێ وەکو سایق پازەوەی من ئاگام لێ بێ بەس پارا گۆڕینەوە لە بینی بەنزیخانەکان و نەفەر ڕامیار زۆر سپاس بۆی کە لەگەڵمانەوەی لە سلێمانیەوە ئێستاش دەچینە لای کامێرمان لە سێ ساتقەوە سوهەیبمان لەگەڵا سوهەیب سڵاوت لێبێت نوێترین زانیاریەکان چین تەلەفۆنێکم وەکەنەوە ئەوە تەلەفۆنمان بۆ کردی سێبگیان دە قسە بکە دەی سوهەیب ئێستا گوێت لە دەنگمانە
ئەوەی بزانم ئێستا خۆپشاندانی مامۆستایانی ناڕازیە هەیە بلێەوە لەگەڵماندایە چەند کەسێکمان بۆ بدوێنە بزانین بۆچی لێگربوونەتەوە کێشان چییە نوێترین زانیاریەکان لای تۆ. بەڵێ سوهێب ئێستا گوێت لە دەنگمانە؟ بەڵێ سوهێب سڵاوت لێبێ ئەگە زانیاریەکانمان بازیتەوە فەرمونون. بەڵێ سڵای خۆی گەورە لێەوە لە بینەر و بیسەرانی بەرنامە پەیامی ڕۆژ بێت. ئێستا لە سەی سادقم ماوەی 8 ڕۆژە مامۆستایانی وانەبێژ لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەدەی سەی سادق بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە سەرجەمیان هاتوونەتە سەر شەغام لە ئێستا گربنەوەیەکیان ساز کردووە. داواکاری مامۆستایانی وانەبێژ لە سەی سادق داوای دامەزراندن دەکەن کە ماوەی 8 ڕۆژە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. من دەمەوێت زانیاری زیاتر لە خۆیان وەربگرم بزانم تاکەی بەردەوام دەبن لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن. بەخێر بن بەردەوام بینێمە بایکۆت بەردەوام بین تا و کاتێک کە قەنەعاتمان پێێنن ئامادەبوونمان لە هۆڵەکانی خوێندنە لە بەرامبەر بڕارێک بکە بیدەن. ئێمە سەرەتای دوام 3 هەفتە بایکۆتمان کرد داوای دامەزراندنمان کراوان هاتن بەر ژمارە چواردەیان دەرکرد ئەڵێن پیان خەڵەتاندین من بڕیار ئێمە ناردە هۆڵەکانی خوێندنمە بڕارێ ژمارە چواردەشیان جێبەجێ نەکردەوە بوو لەو 25 مانگێکە موچەی وانەبێژەکان لەگەڵ وەزارەتی پەروەردەیە دابەشکن ئەمەیان نەکرد. ئیتر دووبارە هاتنەوە سەر شەقامەکان و بایکۆت هۆڵەکانی خوێندنمان کردو بەردەوام بشین تا و کاتێکە لانێکم بڕیارێ ژمارە چواردە جێبەجێەکە کەس هاتووە بەدەم داواکاریەوە کەس نادو تا ئێستا کەس نادوو بۆ لەمە. داواتان لێ کراوە بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن؟ داوامان لێ کراوە لە ڕۆژانە لەلایەن مدیرەکانەوە لە ڕەنگەلایەن تەربیەوە داواکردن هۆڵەکانی خوێندن بەڵام لە بەرامبەر چیە ئێمە بڕۆینەوە ناڕۆینەوە. ئێمە موچەی 3 مانگی ساڵی ڕابردوومان وەرنەگرتووە موچەی 2 مانگی ئەم ساڵمان وەرنەگرتووە بەچی بڕۆینەوە هۆڵەکانی خوێندن. موچەی 3 مانگی ساڵی ڕابردووتان وەرنەگرتووە کاریگەری تا چەنە بۆ لەسەر مامۆستای وانەبێژ لە ئێستادا بارودۆخی مامۆستای وانەبێژ لە سەی سادق بەتایبەت چۆنە؟ کاریگەری خراپیە بێگومان تۆ مامۆستایت بژێوەکە لەسەر چی لەسەر موچەیەکە و درێتێ کاتێکە موچە نەدرێتێ بەچی شویان بەڕێەکەی بەچی کرێ هاتوچووە دەی یعنی مامۆستای لێرە لە شوێنە دوورەکان وەرگیراوە کاکە هاتوچۆکردن پێویستی بە کرێسیارێ پێویستی مەسروفە ئەو کرێسیە مانگی ساڵی ڕابردوو وەرنەگرتووە مانگی 12 وەرنەگرتووە یەکی ئەم ساڵی وەرنەگرتووە ئەو مانگی 2 نیوە بوو کاکە. یعنی ئەگەر قەرارە وانەبێژ زەرور نەبێ بۆ وەزارەتی پەروەردە زەرور نەبێ بۆ حکوومەت ئێران بەلایە من کاکە با جوابیان کەن بڕۆن بەلای کەسابەتێکیکەوە ئەگەر زەروریشن و پێویستن لە مەکتەبەکانە بادیان مەسرێن کاکە بەلانێکم ئەو شایستەیەکە خۆیان دیاریان کردووە کە فێڵکردنێکە لانێکم ئەوە جێبەجێکەن. بەڵێ سوپاس بۆ تۆ لە هەرێمی کوردستان 22,000 مامۆستای وانەبێژەیە لە قەزای سەی سادق نزیکەی 790 مامۆستای وانەبێژەیە لە ئێستادا مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردو هاتوونەتە سەر شەغام. ئەوەی کە هەیە من قسم لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی سەی سادق کرد مامۆستا سۆران ئەو باسی ئەوەی کرد کێشە و گیرۆگرفتی مامۆستایانی وانەبێژ بەرسی کردوەوە بۆ سەری خۆی ئەو ئاماشە بۆ داهەڵی زۆر دا بۆ ئەوەی کێشەکەیان بۆ شارەسەر بکە بەڵام ئەوان سوور لەسەرەوەی کە بەردەوام بن لە بایکۆتکردنەکانی خوێندن. زۆر سپاس بۆ تۆ سوهێب دەستخۆش بۆی کە لەگەڵمانە بووی سپاس بۆ سەرجەم پامنێرانمان کە لە ناوچە جیاوازەکانەوە لەگەڵمانە بوو زانیاریەکانیان بۆ باستینەوە. بەڕێزان دڵە جارێکیان دوان بە ڕێگایە دەڕۆن کۆمەڵێکیش لەوێ وەساون ئەمە چیرۆکێکە بازێکیان هەڵداوە گەرم بازە لەسەری هەر کەس بنیشێتەوەی کەنە حاکم و فەرمانڕەوای خۆیان دوانی غەریبیش بەدای بەلایەم خەڵکەیە ڕۆن کە گوزەرەکەن لەوێ سەیری و خەڵکە دەکەن لە بەرخۆیانە دەبینن لەوێ خەڵکێکی زۆر بە تەمای هەڵبژاردننی سەرۆکەکەیان یەکێکیانە لێ وەڵایی بەسەر منەوە بنیشێ وا لەم خەڵکەکەم نایڵم ئیستراحەت بکەن یەکێکیشان لێ وەڵام من لەگەڵیان زۆر باشە بم بازەکە دێت بەسەرەوەیانەوە نیشێ کە زۆر پلانی خراپی هەبوو زۆر زاڵم بوو دواتر دەڵێن وڵا تۆ غەریبی تو نابێ ئەمە بەس تۆ بیبی بە سەرۆکمان بازەکە دەبەنەوە دیسان هەڵی دەدەنەوە دیسانەوە بەسەر و دەنیشێتەوە حاڵ بە پێ و چیرۆکەیە 3 جار بەسەرم کابراوە نیشێکە ئەوێم خەڵکە عزێتی و ئازارێکی زۆر بە پاش ماوەیەک سەرۆکایەتیانەکە و ئیتر خەڵکەکە تەواو ڕسە بێشن بۆ لایڵەمی کە بە خاتی خوا ئەم هەموو عەزاب و ناڵە و لێدانە لە پایشی ئەویش دەڵێ خەتای خۆتانە وەختی خۆی دوو هاوڕێ بووین من وتم خراپە بم ئەو وتی باشە بوو خوا بازەکەی لەسەر سەری من نیشاندەوە کەواتە خۆتان شایەنیە من بوون جا بەڕاستی لە هەنێک شوێنە هەنێک مۆقیفە بینین خۆمان بەدەستی خۆمان دەیکەین خۆمان شایەنین یانێ لە دڵم دەرناچێ بەڕاستی
میدیاکارانی پەیامنێرانی پەیام لە پێناو بەرژەوەندی خەڵک دەچنە نێو مەترسیەکانەوە نێو ناڕەحەتیەکانەوە بە بەیانی زوو بە شەو بە نیوەڕۆ بۆی دەنگی ڕەوای خەڵک بن. بەڵام تەنانەت بەشێک لەو خەڵکەش ئامادەنیە قسە بۆ کارمەند بۆ میدیاکان بۆ پەیام بکات. بەڵام هەمان ئەو میدیایانەی کە دەستیان گرتووەتە قوڕگیانەوە لە بەردەمیانە هەڵەپەڕن. بەرحاڵ با لەو بابەتە سیاسە دوور بکەوینەوە بم بەیانە زووە مێشکی هەمووتمانمان شێوان ئەچنە لای بابەتێکی خۆشتر و ئارامتر و هێورتر و سەرنجڕاکێشتر و جەزابتر بۆ هیوایەی سوودێکی باشی بۆی هەبێ ئەویش بابەتی وەرزشکردنە. بەڵام وەرزشکردن لە جێوی سارد لە کەشی سارد لە سەرکەشی جیاوازتر بابزانین ئەم وەرزشە تا چەندێک تەندروستە تا چەندێک زانستیە تا چەندێک پاڵپشتی دەرونی پێویستە بە میوانداری یەکێک لەو وەرزشەکارانەی کەوا ئەو وەرزشەنەی لە نێو سارد و کەشی سارد و بەفر و ئاوی سارد و سەرماکانە دەکا زۆر بەڕێز کاک هێمن جەلال تەوێڵەیی وەکو وەرزشکارێک و هەڵە بم هەر خۆشی لە کەرتی تەندروستیش دەکا یاریدەدەری پزیشکە. کاک هێمن سڵاوت لێبێ سپاس بۆم دەرفەتەی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمانیت. سڵاو لە ئێوەش دەستان خۆش بێ یاخوا سپاس بۆ کەناڵەکەتان بەیانی هەموو لایەک باش بەیانی بینەران و بیسەرانی کەناڵی پەیام باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی بە ئێمەتان بەخشی. زۆر سپاس کاگەم گیان ئەگەر لەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی وەرزشکردن لە کەشی سارد ئەمە چۆنە فکرێت بۆ هات ئەگەر زیاتر ئەم وەرزشەمان پێ بناسیێنی چی دەگرێتەوە چۆن چۆنیان بیرۆکێت بۆ هات پاڵپشتەکەی لە چێوە بوو لە جیهانە ئەم جۆرە لە وەرزشکردن ئەنجام دەدرێ. بەڵێ سەرەتا بیرۆکەی وەرزشکردنم لە ناو ئاوی سارد و سەهۆڵا و مەلەکردنە لەوە هات ئەم ساڵ کتوپڕ جەوێک خۆڵقا بارە جەوێکی زۆر سارد و بەفربارین جەوێکی خۆشی هەبوو. سەرەتا لەوە بوو من وێنەیەکی خۆم پۆست کردبوو لە ناو بەفرا دانیشت بووم لەسەر سوودەکانی بەفر کە ئەمەش توێژینەوەیەکی لەسەر کرابوو لە ئەمریکا توێژینەوەکان لەسەرەوە بوو سوودەکانی مەلەکردن لە ناو ئاوی سارد و جەوی سارد و باراناوی و بەفرا دوایەوە کە پۆستەکەم کرد دەنگدانەوەیەکی زۆری هەبوو لە سۆسیال میدیا جا دوایەوە چوومە ناو بەفر و هەنێک ڕاهێنان ینی بەبێت جلوبەر ڕاهێنانم کرد لە ناو بەفرەکە وەرچم کرد ئەمەش بووە هۆی دەنگدانەوەیەکی زۆر ئەمەش لەوە هات کە هەنێک لە برادەرانم کە بەردەوام لە ناو بەفرامەلەکەن لە ناو ئاوی ساردامەلەکەن ئەمەش لەوە بوو سەرەتا. باشە تایبەتمەندیەکانی ئەم جۆرە وەرزشە لەگەڵ وەرزشەکانی ترا چۆنە یعنی لەگەڵ وەرزشێک کە لە هاوی نادەکرێت ئایا کەش و هەوا و ئەو وەرزشانی کە پێویستە لە کەشە ساردەکانە ئەنجام بدرێ هیچ جیاوازی هەیە لەگەڵ ئەوانەی کە لە هاویندا دەکرێت خۆت لە شوێنە گەرمەکان یان لە هۆڵە وەرزشەکاندا؟ بەڵێ بەڵێ بێگومان جیاوازی هەیە وەرزشکردن لە ناو ئاوی ساردا تایبەتمەندیەکی خۆی هەیە هەموو کەس ناتوانێت ئەم وەرزشە بکات ینی ئەو کەسە پێویستە لیاقەیەکی باشی هەبێت پێشینەیەکی باشی هەبێت ڕایەنانی باشی کرد بێت سەرەتا من حەزەکەم باز لە تەکنیکەکانی ویم هۆف کەم ویم هۆف کەسێکی با بڵێن وەرشەوانێکی گەورەی جیهانیە خەڵکی هۆڵەندا 30 ساڵێکە ئەزمموی هەیە لەو بارە سێ تەکنیکی سەرەکی هەیە سەبارەت بە مەلەکردن لە ناو ئاوی سارد و سۆهۆڵاوە ئەو سێ تەکنیکانەش ئەمانن یەکەم تەکنیکی هەناسەدانواتە هەڵمژنی هەناسەی تون و دانەوەی ئەبەم شێوازە ئەبێ پێشەوە بچیتە ناو ئاوە ساردەم تەکنیکە بکەیت هەروەها خاڵی دووەمیش تەڵقیناتی مێشکە ئەبێ مێشکە دوا ڕابێنیت بە هەموو وشە ئیجابیەکان من ئەتوانم لە ناو ئاوی ساردامە لە بکە من بەهێزم من ئەتوانم و خاڵی سێیەمیش چوونە ناو ئاوی ساردەکەی بەم سێ تەکنیکە ئەتوانی زۆر بە ئاسانی لە ناو ئاوی سۆهۆڵاوە مەلە بکەیت. باشە زۆر جار ئەتوانین بڵین ئاساییەکە لە ناو بەفرا وەرزش بکەی لە کەشە ساردەکانە وەرزش بکەی بەڵام دەبینین بەبێ جلوبەرگ بەبێ پۆشاک ئەم وەرزشە دەکرێت ئەوە زیاتر جێی سەرنجە ڕەنگە زۆر جار لە سۆشیال میدیا لە تیڤەکانە بینی بێتمان جێی سەرنج بوو بێ ئەمە چۆن دەکرێت؟ بەڵێ سەرەتاوە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو لە ناو کۆمەڵگا بە تایبەتی
ئەوانەی کەوا کەمێک متەدەینن ئەڵێن چۆنە بێ بەبێ جلو بەرگۆوانە دیارەمە وەرشێکی عالەمیە ینی شتێک نییە مەسەلمان دەبێتان و تازەکە دەبێتمان من پێم سەیرە ینی بەڕاستی ئەو هەموو دژە هەیە لە ناو کۆمەڵگا چۆن بەڕووتیەکێچێتە ناو ئاوی ساردوویانی ئەو جۆرە قسە سلبیانە ئەمە لە ئەوروپا لە وڵاتانی دەرەوە لە رووسیا خەریکە ینی بووە بە کللتور لێرە تازە بە تازە ئەمشتەکەی من تەسەوری ئەوەم نەکرد ئەو دەنگدانەوە سلبیە هەبێت لە ناو خەڵکە یان لە ئەوروپا ئەوە شتێکی سەرمێراوە و شتێکە خەریکە ئەبێ بە کەلتور خەڵکی ینی هەتا بە کۆمەڵ ئەچنە ناو بە کۆمەڵ شاخەوانیەکەن لە جێوێکی ساردا لە جێوێکی بەفرا بە بێجل تەنها گۆڵە پشتێکیان پێ و هەروەها چەندەها کەسە بینین لە سۆهۆڵەکە یەختەکە شکێن و شەختەکە و چنە ناوی مەلەکەن و ئەمە بە هۆکارێکی لەزەت بینین بە هۆکارێکی تەندروستی دەعانێن بۆ جەستە وە شتێکی زۆر بڵاو هیچ جێگەی معارزێک نییە لە ناو کۆمەڵگەیان زۆر باشە کاگە من ئەم جۆرە وەرزشانە بێگومان لە کوردستان ئەگەر یەکەم جار نەبێت تۆزێک نوێ ینی زۆر تازەیە بە دڵنیاییەوە چۆن ئەمە پشتە دەگرین و پێمان خۆشە ڕەنگە کەسانێکیش هەبن پێیان باش نەبێ زۆر جا باس لەوە دەکرێت ئەگەر کەسێک بچێتە شوێنی سارد نەخۆشەکەوێ واتە کاریگەری تەندروستی هەبێت لەسەرت باس لەوە کرد ئامادەی دەروون وا دەکات کە تۆ بەهێزبی و بەرگەی ئەو سەرمایە بگریت لەو وەرزشانەی ئەنجامتدا بینی خۆمان بێ نەخۆش نەکەوتی یان هیچ گرفتێک نەبوو چکە ڕەنگە تۆش سەرەتا بێ کرد بێتە تێشتا دەرونیان ئامادە بووی بە تەواوەتی بەڵێ سەرەتا هەر دەنگدانەوەکەی لەسەرەوە بوو وتیان نەخۆش کەوتووە منیش لە دوایەوە لایڤێکم کردەوە لە ناو بەفراکەوتم نەخۆش نەکەوتم زۆر ئاسایی نەخێر بێگومان نەخۆش نەکەوتم بگرە بە پێچەوانەوە تەندروستیم زیاتر بوو یعنی زۆر زۆر فەرقم کرد لەگەڵ جارانە جەستەیەکی تەندروستتر بەهێزتر لیاقەیەکی باشتر ینی جاران کەمێک خەواڵ و زیاتر خەومە هات خەوم خۆش بووێسە خەوم زۆر باش بووە جێگیر بووە تەندروستیم باش بووە ماسلوکەکانم بەهێز بوون زیاتر دەتوانم وەرزش بکەم وەکو ئەگەر باسێک لە سوودەکانی چوونە ناو ئاوی سارد و سۆڵاو بکەم چەند سوودێکی زۆر هەیە بەڕاستی کاتێکی زۆر نیو سعات تەنها سوودەکانی بخوێنیتەوە تەواو نابێت بەڵام بە کورتی ئاماژە بە سوودەکانی وەرزش لە ناوی ساردا بکەم یەکەم بۆ بەهێزبوونی ماسوولکەکانی دڵ زۆر زۆر بێت چونکە ماسوولکەکانی دڵ بەهێز دەکات و خوێن ئەنێرێ بۆ هەموو ئەندامەکانی لەش بە شێوازێکی سرعات و هەروەها بەهێزبوونی ئەو مولولانەی کە لە ناو لە شاهان هەندێک جار خوێنیان هەر زۆر بە سستیان هەر بۆیان نەچووە لەو کاتە کە ئاوە ساردەکەکەی بخۆیان چیتە ناو ئاوە ساردەکەوە ئەو مولولانە وایان لێدە بەهێزە بن بەقوتە بن خوێن ئەنێرن هەروەها بەهێزبوونی بەرگری لەش ئەمە لە سەرچاوەکانە زۆر ئاماژەی پێکەن بەرگی لەش زۆر زۆر بەهێز دەکات لە چاو جارانە ئەنجا خاڵێکی تر دەم و چاو ڕەونەقدارەکە لە هاتنی نیشانەکانی پیری دوایە خاچرچولۆچی دەم و چاو لە بیرم نەچێ ئەم شەو سەیری ڤیددیۆیەکەم کرد سەبارەت بە سوودەکانی ئاوی سارد ئافرەتان وەکو ماسکێکی باش بەکارێنا بۆ دەموچاوی بۆی دەموچاویان جوان بە ڕەونەقدار بێت سەریانە کرد بەناو تەشتێک ئاوی سارد سوهۆڵاوە بۆ ماوەی دە چرکەتیای ئەمانە دوایەکە سەریان بەرزە کردەوە کەمێکە وەسان و بەم شێوازە سێ جار ئەمەیانە کرد هەتا بەرنامەی تەلەڤیزیۆنی لەسەرەکرات کە ئەمە باسییان لە سوودەکانیە کرد کە بۆ دەموچاو چەندە بە سوودە یعنی بەڕاستی سوودێکی زۆر زۆر باشیان لێ وەرگرتووە ئەمە وەکو پێس ڕەونەقدارەکە هەروەها ئەوانی ماسوولکەکانیش بەقۆتەکە ئەوانەی کەوان نەخۆشی سەڵۆفان و ڕۆماتیزم و فەقەراتیانەیە ئەو ماسوولکانە کەم ینی جۆڵاون سست بوون ئەگەر تۆ چیتە ناو ئەو ئاو سارد و ئەو بفرا و سۆڵا ئەو ماسوولکانە گرژە بن ئەچنەوە یەک و یەنەوە گرژە بن بەو شێوازە ینی تەمرینێکیان پێکرێ بەقوتە بن ماسوولکەکانە ئێمە خۆمان ڕاهێناوە لەگەڵ جەوی گەرما ئەم جەوی گەرما ماسوولکەکانی سس کرد بۆ خاوی کردوێتەوە ئەم ئاوی سارد و چوونە ناو ئاوی سارد و مەلەکردنە ینی فاکتەرێکی زۆر زۆر سەرەکیە بۆی ماسوولکەکانی لەشمان چ لە دەرەوە چ لە ناوە بەهێز بن سوودەکانی زۆر زۆرە یعنی ئێستا لەوانەیە کاتی ئەومان نەبێت بە درێژی باسی بکەین بەزەرەوەیە بۆ کۆندامی هەرست لە ناوە بۆ کۆندامی بەرگری بۆ پێست بۆ کۆندامی سوڕی خوێن کە بەجارێکا چالاکی کاروە بۆ خانە دەمارەکانی مێشک ئەوانەی کەوا پێویستیان بە مێشکانە ساعی زۆرەکەن تاوەتی قوتابیەکانیان
خانم دەمارەکانی مێشک زۆر بەقوتەکە چونکە ئیعازات لەو کاتە زۆر سرعەتە بێڵێ خوێن بنێرە بوونوکی پێ بۆتەوە قەسەر ینی بە یەک جارە وای لێ کات دیانی ئیعاز زۆر بەقوت بنێرێت مێشک لە یا بەقوتە هەروەها سیەکانمان زۆر بەهێزە بن ئاین لەم ماوەی پێشوە ئەوە تا وەسڵی کۆرەنا بۆ شێوازە لاوازی سیەکان بێ ئێستا تۆ سیەکان و بەقوت دەبێت پێشەوەی وتمام چیت ناوی سازەکە تەمرینی هەناسەدانەکەی سیەکان چیە بێ بەهێزە بێ ئۆکسسیجینی زۆرە نێری بۆ خانە و شانەکانی لەش ینی سوودێکی یەجار زۆری هەیە ئەنجا باست لەوە کرد ئایا بێتە هۆی نەخۆشی سەرمان نەخێر بە هیچ جۆرێک سەرمان نابێتەوە هۆی نەخۆشی بەڵکو بۆ تەندروستی لەش زۆر باش و پێویستە من سێرجەکەم کرد لەسەرەوە هەنێک لە دکتۆرە بەڕێزەکان لەسەر قسەی ئەوان وتیان سەرما بێتە هۆی نەخۆشی و مەڕۆنە بەر سەرماوان نەخۆش نەکەون و ئەم قسە باوانێکە لە ناو کۆمەلگا باون سێرجەکەم کرد ئەڵێ سەرما ینی بە حتممە نابێتەوە نەخۆشی بەڵام سەرمایە کە ڕەشەبایەکی وشکی هەبێت ئەها باوبارانێکی وشکی هەبێ ئەڵێ مەیبی لەوانەیە ئەمە بێتە هۆی چی بێتە هۆی لاوازبوونی ئەو کەسە و لەوانەیە نەخۆشکەوتنی ئێمە ژەزانی ئەو هەوا ساردە خۆمان نایەنە بەرزێ هەوایەکی زوقم بێ ها وشک بێت ئەوە لەوانەیە ڤایرۆسات بگوێزێتەوە لە ناو ئەمە ینی دکتۆرەکان لێرەوە هێناویانە و تویانە مەڕۆنە بە سەرما ئەنا زۆر ئاساییەوە تا توێژنەوەکان سلمان دویانە ویم هۆف سلماندی بۆ هەموو عالم ینی ئێستا دکتۆرای هاتووە لەسەر تەکنیکەکانی ویم هۆف لە ئەمریکا دەرزی لەسەر خوێنرێت یعنی شتێکە بڕاوەتەوە تەواو بۆ ئێمە کللتوری ئێمە تازە بە تازە شوێن ئەو قسەی پیرەژن و پیرە پیاوە کۆنانە کەوتون لەگە ڕێزما بۆ ئەوان کاڵێن مەڕۆنە بەر سەرما بێتەوە نەخۆشی قسەیەکی تری ناباویش لە ناو کۆمەلگا زۆرەیە ئەڵێن ئەگەر ئەم ساڵ پێت نەنوێنێ ساڵێکی تر 5 ساڵی تر 10 ساڵی تر ینی بەڕاستی ئەمە قسەیەکی زۆر بێ بنەمایە دوورت لە زانستەوە ئەڵێن 10 ساڵی تر پێتە نوێنێ نەخێر ئەگەر قەرار بێ پێت دوێنێ هەر ئێستا پێدەن بەڵام زۆر بە پێچەوانەوە ئەبێتە هۆی تەندروستی جەستە و لەشمان بە شێوازێکی زۆر باش کاکێ من ئەم جۆرە وەرزشە تا چەندێک سوودی هەیە بۆ مەناعا بۆ بەرگری لەش کە ڕەنگە خۆشە لە سوودەکانە زیاتر ئاماژەکرێ ئەمە چەندێک وە ئەکا کە ئێمە دوور بین لە نەخۆشی واتە کەسێک کە تازە بێ ئەم وەرزشە دەست پێ بکە ئاەتوانێت یەکسەر دەست پێ بکە ئەبێ و ئامادەکاریانە چی بێ تاوکو ئیتر بتوانێت سوود لەم وەرزشە بوەربگرێت و بەرگریەکی باشی هەبێ بۆ لەشی بڵێ بێگومانە بێ ئامادە باشی بکرێت ئەو کاتانێک کە من پێشەوەی بچمە ناو بەفراوەکە یان سۆڵاوەکە مەلە بکەم نزیکەی با بڵێ نیو ساعت پێشەوە من نزیکەی لیترێک یا کەمتر لە لیترێک ئاوە خۆمەوە ینی ئەتوانین بڵێن مەلەکەدن لە ناوی سۆڵا سوودی هەیە بە مەرجانە گەرنا بە پێچەوانەوە زیانی هەیە ینی ئەبێ مەرجانە بگریتە بەر من لە فەیسبووکی خۆمە 11 خاڵم نووسیەوە بۆ ئەوەی زیان بەرگوچی لەو جستت نەکەوێت ئەم ئەمانە یەکەم پێشەوەی بێ ئاوێکی زۆر بخۆیتەوە نزیکەی لیترێک ئاو بخۆیتەوە ئەمە یەک دوو ڕایانانێکی باشکەی وەرزش بکەی بۆ ئەوەی جسمت گەرم دابێت سێ تەکنیکی ویم هۆف لە هەناسەدانە هەناسی قوڵ هەڵمژیت و بیدەیتەوە بۆ ئەوەی سیەکان و لێدانی دڵت ڕابگریت هەروەها ئەمە تەڵقیناتی مێشک واکەی لە خۆ دەڵێ من ئێستا چمە ناو ئاوی ساردە ئەم ئاوی ساردە بۆ من زۆر باشە بەهێز مەکات من ئەتوانم من ئانی ئەم ئیجابیاتانە اینجا کە چوتە ناو ئاوی ساردەکە هین نابیت بیانی بەجارێکە هەڵچوونێک و هەبێت هەناسە بڕکەی نەخێت خۆت هێورەکەیت و خۆت هادی ئەەکەیت و هەروەک چۆن ئەچیتە ناو ئاوێکی گەرم ساوناوە هەست بە هادی بوونوین لەسەر خۆیەکەی بەو شێوازش لە ناو ئاوی سۆڵاوەکە واد لێ دێت ینی بە تەڵقیناتی مێشک هێدی ئەبییت و ئارام ئەبییتەوە باشە تا چەندێک دەتوانی ئەم وەرزشە بکەیت واتە تا چەندێک ئەتوانی کاتژمێرێک یاخود زیاتر لەناو ئەمە بمێنیتەوە چونکە من زۆر جاربوونی ومە شاغڕەوی دەکرێت لە کاتی بەفربارین و لە شوێنە شەخاویەکاندا بەڵێ سەبارەت بمانەوەی ئەو کاتێک کە لە ناو ئاوێکی ساردایان سۆهۆڵاوە یان با بڵێم جەمیدا خۆی ویم هۆف هەموو دکتۆرەکانی بان کردووتی من ئامادەم کەوا توێژنەوەم لەسەر بکەن ئەو نزیکەی سەعات و نیوێک لە ناوم جەمیدا مایەوە لێدانی دڵی ئاسایی وسیەکانی ئاسایی و جەستەی هەر هەمووی ئاسایی بوو ئەمەش دکتۆرەکانی تووشی شۆ کرد وتیان چۆن ئەمە ئەتوانێت وتیان تایبەتە تەنها بەم ویم هۆڤە توانەکان بۆن دەرکە و خەڵکی تیژ دەتوانێت معلومی بەڕێسان هەر کەسێک شتێک بتوانێت هەموو کەسێک دەتوانێت بە مەرجێک ئەو تەکنیکانە وەکو ئەو کەسە بەکار بێنێت من بۆ خۆم خۆی جیاوازە وەک لەوێ بڕۆیتە ناو ئاوی سارد لە ناو سۆڵاوەکە چەند بتوانانی مێنێتەوە وەگەوەی
بەبێ جل ڕێگە بکەیت بەناو سهۆڵ بەناو بەفرا ئەمە جیاز عادەتەن ڕێگەکردنەکە ئەتوانی زیاتر بمێنیتەوە زیاتر بڕۆی بەس کە چوتە ناو ئاوی ساردەکە طبعا لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بە پێی لیاقەکە ئەیگۆڕێت بەس بەنیسبەت خۆمە من لە ناو بەفر و ناو ئاوی ساردا ئەتوانم لە ئێستایەکە وەکو ئەزمونێکی سەرتامە نزیکەی 10 دقە تا چارەکێک بمێنمەوە. زۆر باشە کاکە من وەرزشکردن ئیتر هەر وەرزشێک بێ دەبێت لە پێش خودی کەسەکە وەرزشکار بێ من دەمەوێت تۆزێک لەسەر ئەمە بوەستین واتە هەموو کەس هەر لە خۆیەوە گریمان ئێستا کەسێکەیە وەرزشی نەکردووە بەڵام ئێ دەرونیان خۆی هێم ئاو ئامادە دەکا یاخود قەناعەتی پێکراوە کە ئەمە بچێتە ناو ئاوەوە یا ژێرم بەفرەوە کێشەی نییە لە ڕووی دەرونیەوە ئامادەیە ئاوە خواتەوە هەناسەی گونجاوە واتە بەڵام وەرزشکار نییە ئەمە گرفتی بۆ دروست نابێ واتە ئەبێ پێشتر وەرزشکار بێت لە ناو وەرزشەکانیش ئەم وەرزشەش بکە نەوەگەوەی ئەمە ڕاستەوخۆ بێ ئامادەکاری یەکسەر بچین دەست بکەین بە وەرزش لە نێو کەشە ساردەکانە. بەڵێ وەڵا ئەم وەرزشی ناو ئاوی سادە ڕاستیەکەی پەیوەندی بەوە نییە کەسێکە بێ وەرزشکار بێیان ئەزمونێکی پێشینەیە هەبێت نەخێر بەعکسەوە بگرە ئەوانەی کەوا وەرزشکار بوون لەوانەیە نەتوانن ئاوی ساردامەلەو کرد من چەنەها برادرم هەیە کە معڕەفن لە ناو کۆمەڵگان لە یەکەمینەکانن لە یاری دوو گۆڕی و ماراسۆنا ئەڵێنەوەی تۆ کردوتە بەڕاستی من نابێرین ئەو تەمرینە بکەیەوەی تۆ کردوتە قاڵبی وەرزشەوە یان سەرکەشی لە وەرزشکاریان وەرزشی کرد بێ ئەم جاتوانێت نەخێت هەر کەسێک ئامادە بێت و سوودەکانی بزانێت و باوەڕی مێشکی خۆی یەکەم شت گەورەترین فاکتەرە بۆی بتوانێت باوەڕی مێشکی خۆی دێتە جستەی هەرچۆنێگە بێ تا نەخۆشیش بێ ئەو کەسە باوەڕی مێشکی خۆی زۆر ئەساسە باوەڕ بۆ خۆی بێنێ ئەمە وەرشێکی زۆر بەسوودە و بۆ من باشە و من ئەتوانم ئەم وەرشە بکەم تەکنیکەکانی هەناسە بەکاربێنێ ئاوێکی باش بخوا بەرە پێشەوەی بچێتە ناو ئاوە ساردەکە کەمێک خۆی تەڕەکات ئەنی وەکۆ یەک تۆپڕ خۆی بخاتە ناوەکە خۆی ئەوەکە ڕایەنێ لەگەڵ ئاوە ساردەکە و کەمێک ئاوەڕشینی خۆیەکە و بەرە لە قاچەوە ڕواتە ناو ئاوە ساردەکە بەڵێ ئەتوانێت هەر کەسێک بێت لە هەر ئاستێک لە هەر پلەیەکا بێت ئەتوانێت ئەمە بکات بەرە بچێتە ناو ئاوەکە و بمێنێتەوە وەکو ئەزمونێک لە ژیانە سوودی لێ ببینێ هەم سوودی دەرونی هەم سوودی جەستەی لە بیرم نەچێت سوودە دەرونیەکەی باز نەکرد سوودە دەرونیەکەی سەرچاوەکان باسیەکەن سوودێکی زۆری هەیە یعنی دەروون ئارامە کاتەوە چونکە هۆرمۆنی گەشە لە ناو لەشا فراوانە بێت هۆرمۆنێکی زۆر ئەڕژێت ئەو کەسە هەز بە هادی بوون و لەسەر خۆیەکەکە لە دوایەوە ینی وەکو عشاعری کوردی خۆمانەڵێ جەوی هەیە ئەو کەسە ئێتر وەکو بڵێ جەوێکی خۆشیە بێ هەم لە ناو ئاوە ساردەکە هەم لە دوایەوەشکە هاتە دەرەوە. زۆر باشە کاگە من وەرزشکردن لە نێو کەشی سارد بۆ نمونە من دەچم پیادەڕەویەکەم شاڕەویەکەم لە نێو شاخێک بەفری لێ یاخود لە نێو شوێنێک کە بەفری لێ ڕاکەم یان لە ئاوێکی سارد مەلایەکەم ئەمە ڕەنگە وەرسەکان بەڵام کۆمەڵێک سەرکەشی هەن ڕەنگە بۆ هەموو کەس نەکرێن یان وەرزشەوانێکی تایبەت بتوانێت بیانکە من دیمەنێکی تۆ بینم لە چویتە بەردەم سەرچاوەکەی یاوی زەڵم من نەزانم ئەوێ زۆر ساردە بە تایبەت لە کاتی بەفرەکەیە ئەو هەموو ئاوە لێ تۆ ئەدایانێ خودی ئاوەکەش بەهێزە تۆ جسم تۆزێک هیلاکە بێ ئاوێکی بەهێزی بەرکەوێ وەڵکوەوە نیە حوزێکی مانگ بێت لە ناوی ئەمەلە بکەیت ئەم جۆرە سەرکەشیانە چەند جۆر لەم جۆرە سەرکەشیانت کردووە وەروەها چ سوودێکت لێ وەرگرتوون چه کاریگەرێکی دەرونی لەسەر تۆ هەبوو؟ بەڵێ ڕاستی سەرکەشی یەکێکە لەو وەرشە چێژبەخشانێکەوە لە هەموو عالەما باوە من بۆ خۆم تا ڕادەیەک حەزم لە سەرکێشی هەیە سەرکێشی شتێک بێ کە بتوانی یعنی بتوانی زاڵی بەسەر نەک سەرکێشی بەجەستی خۆتەوە بکەیت ئەو ڕۆژێش کە من چوون بۆ سەرچاوی زاڵم لەگەڵ برادێکمە پێشەوەی پلەگەرمیەکەم خستە ناو ئاوە ساردەکەەوە سێرم کرد وایەکان ڕاستی پێتان بڵێم نزیکەی 12 بوو 12 زۆر سارد نییە بۆ ئاوە چونکە ئەو پلەیەکی گەرمی جێگیری هەیە لە زستان و لە هاوینە ئێمە ئەڵێن بە هاوینە زۆر سارداواکەین ئەوە جسمی خۆمان زۆر گەرمە لە نزیکی ینی پلەی گەرمی کەش لە دەوروبەرا گەرمەوە زانی زۆر ساردە بەس ئەو یەک پلەی گەرمی جێگیری هەیە بۆ یەکە چوومە ناو ئاوە ساردەوە پێشەوەی ڕاهێنانم تەمرینەکانم کرد بوو بەڵێ سەرەتا کەمێک سارد بوو بەڵام لە دوایەوە ئاسایی بوویەوە کە زۆریش تقریبان زۆری تایە مامەوە چونکە زۆر سارد نەبوو ئاوەکە بووە من بەنیسبەت منەوە کە ئەو تاڤگەیەش لێتەیە نەک ئیزعاجت بکە بەڵکو پێچەوانەوە ئارام تەکاتەوە یعنی واد لێکات زیاتر لەزت لە کەشەکە بەری لە وەرزشەکە بەری
ینی لەزەتێکی بەڕانسی بە قسەکردن وەصف ناکرێ ئەو کەسانە خۆیان ئەویان لەگەڵا بکرێت قسەیان لەگەڵا بکرێ بۆیان باز بکرێت بهێنن لە ناو واقعەکە و ئەو کاتە وایان لێدە زۆر حەزی پێەکەن ئێستانی من کە من هاتم لەگەڵ برادێکما ئەو تو چۆن نەتوانێ وەرشێ بکەی بەڕاستی قورسە کە باسم لە سوودەکانی بۆ کرد ئەی یەکەم جای زۆر خۆسە وتی وەڵی ئەوە بڕیارما من لێسەوە بچمە ناو ئاوی ساردە ئەگەر نەخۆشیش کۆم هەروێ بچمە ناو ئەو ئاوە ساردەوە زانەبەرەوە ئەگەر بە سوود و خۆشیەکانی ئەو ئاوە ساردە بزانانی هەموو کەس بڕیارە بیکە ینی ویمهۆ کە سەرەتا و چوورە ناو ئاوی ساردەوەی کرد عالەم هەمووی ئاود نابێت و خراپ ئێستا بە ملیۆنان کەس هەیە لە هەموو عالەمە بە تابەتی لە وڵاتە ساردەکانی رووسیا و هۆڵندا و ئەو وڵاتانە ئێستا خەڵکانێکی زۆر هەن شوێنکەوتانێکی زۆر هەن ئەو تەمرینەکەن لە ناو ئاوی ساردا لەزەتی لێبن ئەم سەرکێشیانە و لەگەڵ کەسانی تردا بڵاو کردەوە و بە کەسانی تر پیشاندا ئایا پلانت هەیە لە داهاتوە پەرە بە وەرزشە بێ لەگەڵ کۆمەڵێک وەرزشوانی تر و بە گروپین ئەم سەرکێشیانە ئەنجام بدەن؟ بەڵێ بەتەیەکی پلانم هەیە هەتا هەر ئەم ساڵیش بە هەنێک لە برادرانەوانێکەوە شاخڕەویەکەن سەرۆکی گروپە شاخڕەویەکان لە هەڵەبجە بانگم کردن پێم وتم ئەمەوێ شتێکی ئاوکەم ئێوە ئەزمونتان هەیە لە شاخڕەویە پێتان چۆنە هەنی هەمویان هەر یەکی و بە جۆرە قسەیەکیان بەڵام بەعام هەمویان ڕایان نێگەتیڤ بوو لەسەر ئەم بابەتە چونکە پێشینەیان نەبوو لەسەر ئەمە هەر ئەو کاریگەری سلبی ناو کۆمەلگا بەسەر هەموو تاکەکانەوە هەیە کاڵێن خراپ و نابێت و خەڵک ناتوانێت و ئەڵێن ئەوانەیە کە یەن لەگەڵ ئێمە بە ئەو پەڕی خۆ داپۆشە خۆیان داپۆشن چ جایەوەی کە ئێستا بێنە ناو بەفرا و بەو شێوازە بکەن من بۆ خۆم بیرۆکەم هەیە و بەرنامەم هەیە کە لە ساڵانی داهاتووە تازەوە ئەم ساڵ هیچ لە ساڵانی داهاتووە شاخەوانی دروستکەم بەبێ جل لە ناو کەشی ساردا دڵنیاشم من دڵنیام لە چەند ساڵی داهاتووە 3-4 ساڵی 5 ساڵێکی تر شڵا 5 ساڵ چونکە هەر بیرۆکێک کە تازە بێت تا 5 ساڵ تر بەتەواوی تەشەنێت 5 ساڵێکی تر ئەمە بێتە عادەتێکی باش لە ناو کۆمەڵگاگەر نەبێتە عادەتیش ئەبێتە ینی هۆکاری هەر بۆ لەزت بردن خەڵک ئەیکا نەبێت خۆی ئەچێتە نەوە ئاوە سادە شتێکی ئاساییە بێت و هەر وەک چۆن لە ساڵانی ڕابردووا بوون منە وەرزشکردن و شاغڕەوی بەم شێوازە بەرفراوانەیەسە نەبوو ئەم وەرزشکردنەش بەو شێوازە تەشەنە سەنە لە ناو کۆمەڵگا ئەبێتەوە شتێکی ئاساییە بێت خەڵک شوێن کەوتوی زۆرە بێت من بۆ خۆم بەرنامەم هەیە نەگەر لێرە لە دەرەوەی وڵاتیش درێژە بم وەرشەی خۆم بم و گروپێکی گەورەش دروست بکەم لە مەلەکردن لە ناو ئەم ئاوی سارد و بەفراوە و دڵنیاشم دەنگدانەوەیکی گەورەیە بێ و شوێنکەوتنێکی زۆر زۆریە بێت لە ناو خەڵکە ئەم جۆرە وەرزشکردنە بۆ هەموو تەمەنێک گونجاوە یاخود ناتوانرێ هەموو کەس ئەنجامی با بۆ نمونە منداڵێک یاخود کەسێکی زۆر بەتەمەن بێت بەڵێ بۆ هەموو تەمەنێک گونجاوە بێگومان لە مناڵی تقریبا با بڵێن 6-7 ساڵانەوە هەتاوەکم تەمەنێکی گەورەشی کردبێ هەر گونجاوە بەس بە مەرجێک ئەبێ بەرەبەرە خۆی ڕابێنێ بۆ نمونە لە مناڵێکە ئەبێ سەرەتاها ئاوەڕشینیەکەی تۆزێک لە ناو ئاوە ساردەکە ڕایەنی دوایەکەی بێتە هەوایەکی سارد لێ یا کەمکەمەی خێتە ناو ئاوەکە یعنی بە بەرەبەرە ڕایێنیت لەوە بگان بەوەی کەوا کەسێکی گەورەش بێت هەر بە ڕاهێنانی بەرەبەرە ئەتوانێت سوودی لێوەربگرێت و لەگەڵ جەوەکە ڕابێت نەگەر زیانی نەبێت بەڵکو سوودێکی زۆر باشیشی پێ بکات کاگە من ئەی بۆ کێم با بڵێن ئەمە بۆ هەموو کەسە بێ کەس هەیە گەر نەخۆشیێکی بۆ نمونەوە نەخۆشی دڵە یاخود نەخۆشی گورچیلەیە یان حاڵەتێکی تایبەت هەبێ بەپێی ئەو لێکۆڵینەوانە کە ئەو ڕێنمایە زانستیانە دراون بۆ ئەو کەسانیان وەرشانە دەکەن هیچ حاڵەتێکی هێڵی سوور هەیە بۆ ئەو کەسانە کە بۆ نمونە فلان جۆری نەخۆشی بۆیانیان وەرزشە بکەن بەڵێ هەیە یەکێک لەوانە نەخۆشی درێژخایانی گورچیلەیە نەخۆشی درێژخایانی دڵە چونکە ئەوانە گورچیلیان لاواز بووە پێویستە ینی ئەوە بکرێن ئیستراحەت بکەن لە جەوێکی هادی ئابن گەرم بێت بۆ ئەوانە خراپەکە نەخۆشی گورچیلیان هەیەیان گورچیلەیەکیان هەیەیان گورچیلیان سز بووە هەروە ئەوانەی کەوا نەخۆشی دڵیان هەیە نابێ ئەم وەرشە بکەن و مناڵی زۆر بچووکیش ئەگەر ڕانەهات بێ هەر باش نییە هەروەها بە تەمەنەکانیش ئەوانەی چوون بە تەمەنا و تەمەنێکیان کردووە کە بڕوایان بەم ئینەنی ئەوە ئەوانیش باش نییە هەروە ئەوانش کەوان نەخۆشن هەر نەخۆشیەکیانە بێ سز بن لەو کاتا باش نییە بۆیان چونکە ئەمە وەرشێکە کەمێک قورسە کەمێک قورسەوە پێویستیشی بە تەڵقیناتی مێشکە بێت و بڕوای پێی هەبێت
جا لەبەرەوە بۆ حاڵەتانە بۆ ئەو کەسانە باش نییە. زۆر باشە کاگە من زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ لەگەڵمان بووی پێم خۆشە ئەگەر شتێک ئێمە نەمان پرسیوێ یاخود بابەتێک هەبێت لەسەر وەرزشکردن لە نێو کەشی سارد بتەوێ بیگەێنی پەیامێک هەبێت ئەمە وێ ڕای دەستخۆشیمان سەرکەوتوبی بە دڵنیایەوە هەموو شتێکی نوێ تۆزێک لێرە و لەوێ پشگیری دەکرێت و وەربێگومان ڕەنگە ڕەخنە و شتیشی لێ بگرێ بەڵام مەسەریشم لێکشت ئەمێ ئەو پرسیارەشمە کۆتا پرسیاریشم لە دوای ئەنجامدانی ئەم وەرزشە بۆ نمونە کە لە حاڵەتی ژانی ئاسایید بۆ نمونە هەیە سەرما بردەڵەیەوە تا بێش جلوشتی زۆر گەرم لەبەرکا بۆی بتوانێت لە حاڵەتی ئاسایی بڕوە ئەگەر ئەو وەرشە بکەیت بۆ ژیانی ئاساییشت زۆر هەست بە سەرماکە یاخود ئاسایی دەبیتەوەکو هەر کەسێکی تر دەبێت خۆ داپۆشیش کە تۆ بەبێ جلچیتە ناوە بەفرەوە بەڵام بەفاینێکی ئەستورەواتی بۆ ستۆدیۆکەی ئێمە ڕاستەکەی دەست خۆش بێ من ئەمە بە چیرۆکێک دەست پێەکەم بۆی گەڕام و هاوڕێیەکەم ئەڵێ باوکم بۆی گەڕاومەت و کاتی خۆی لە دیاریکردنی سەرسنوورەکانی ئێران و عێراق پیاوێکی ئەجنبی هاتووە سەرەتا ینی وەکو ئەوەیە خەریتەیەدا ڕێشتووە ئەڵێ سەرەتا هاتۆ بە ئاوی سارد خۆی شتووە بە ئاوی سارد خۆی شتووە ئاوی ساری کرد و بە سەریا دوایە کاچۆ بۆ ناو بەفرەکە و دوای ئەو مەلەکردنەش پێویستە ئەو کەسە خۆی بە گەرما داپۆشێت چونکە ساردیەکی زۆر چوەتە ناو لە شێوە ئەجا ئێستا من حالێن لەم ژوران ژوورێکی گەرمە ئەتوانم بە نیو قۆڵێکیش هەتا بە عەلاگی هەتا بەبێ جلیشەوە دانیشم و بشگەڕێم وەکو پێشووتریشکە کردووە بەس لەبەر عادەتی کۆمەڵگە حەزەکەم ینی جیازیم نەبێت لە ناو کۆمەڵگە هەر بە شێوازێکی ئاسایی بم ئەنا ماوەی خۆ کردیشم بە نیو قۆڵ لە جەوی ساردا بە نیو قۆڵ بەس هەستمە کرد ینی فۆکەسێکی زۆرم لەسەر قسەیەکی زۆرم لەسرە کاردانەوە خەڵکیم زۆر لەسەرەمەچ ینی ئتر وای لەکەن ناخۆشیەکەن بەڕاستی ئەو هەموو قسە لەبەرەوە وازی لێ ئەنم ئەو شتانە هەڵەگەرم تایبەت بە خۆم لە جەوی تایبەتی خۆمان من هەر بەبێجل ئەوەکەم و سپاس بەخواکە بەرگەی ئەو هەوا ساردەش دەگرم ئەتوانم بەبێ هیچ لە سعاتێک لە ناو جەوی ساردا بمێنەوە لەبەرەوە ئێسش کە ئەمەم لەبەرایە هەر بۆی ئاسایی بم لەگەڵ تاکەکانی ناو کۆمەڵگا جیاوازی خۆم دەرنەخەم بەو شێوازە کۆتا پەیامت کاکێ من ئەگەر ما بێتێت شتێک بۆوانی چ پشت دەگرن چ با بڵێن تابەن یەک دەخەوەڵا کاگێ من ڕاوەسە وینەرە ئازیزەکانمە کاگێ من هۆرامیە طبعا فرە قورساچنی هۆرامیوی بە سۆرانی قسەکەری کاگێ من با ئاخیرۆ کەروش هۆرامی بە هۆرامی ئاخیر پەیامەڵ چێ شاواچەش سپاس دەسەوەش بوو یاخوا بەڕاستی فرە جەکەناڵە کۆشمەوە فرە دەستوەشیم هەن پێ ئابرادەران کە دەستوەشی شاو من کە دەن پەشتی شاگرتەنا ئینە فاکتەری سەرەکی بی پێ من کە ئاری فرە دەستوەشی شاو نەکردانی پەشتی شاگرتانی من دەستوەشی و ئانیشا کەروونەکە پەشی شاگرتەنا و دەستوەشیشا بە کۆمنتەکاشا بە قسەکاشا بە پەیوەندیەکاشا بەڕاستی ینی هۆکاری بینی پێسەرکەوتوو من بە تایبەتی تەوێڵەیەکە و هەڵەبجەیەکە و هەتا سلێمانەیەکاش چیلاو چۆلا و ئان خزمەی کە دوور بێن دووریشۆ بێن هە دەستوەشیش نەکردە ناو ینی جۆرانێکی باوانە دەنگدانەوی فرەم بێ ئانێچە کە خزمی دووری بینی هەر ئاگام چ نەبی بە ڕاستە خۆیان ناڕاستەوە خۆ شانازی شاکردن بە منەوەکە من کەسی وانام تاونە ئاوەرشەیە کرد و دەستوەشیم پێ بەڕێزیش و هەنکە پەیوەندی بۆەکەدا پێ پێشکەشکردەوەی بەرنامێ فرەفرەسپاستا کردوە داواکاریشم جا ئام و خەڵکی هەند لێ کۆمەڵگەیەنە چی وەرشەیەنە تەرسونە بەیانەتر ئەزمونشکەرا فرە وەرچی و بەلەزەتانی ئەزمونشکەرا من بیم ئیسە بە ئاوی گەرمێک و بە ئاوی سەردەش بیم شورونێ بە هەردووەکەی متاوم شورونە و هیوادارا خەڵکیش ئەزمونشکەرەوە بە ئاوی سەردەوەی شورونە وێژدووەرە و جەوی سەردی و دڵنیالا سوودی مادی و معنەوی فرەفرەعالش بوو دەسەوەش بوو یاخۆ زۆر سپاس بۆ هێمن جەلال کە لە هەڵەبجەوە لەگەڵمانە بوو سپاس بۆی کە ئامادە بووی لەگەڵمان هیوادارین سوودتان لە زانیاری و ئەزمونەکانی وەرگرت بێت و بتوانن زانیاری زیاتر لەسەر ئەو وەرزشە کۆبکەنەوە. بەڵێزان دووبارە دەستخۆش بۆ هاوکارانمان نازانم کاگارام بەرنامەکە تاواکەنیان لە سۆسیال میدیاوە باشە لە سۆسیال میدیاوە آخر چی نازانین بەڵێ لە سۆسیال میدیاوە دەڵێ ڤیددیۆیەکمانەیە بڵێ سەرە گرتنی بنزینە بەداخەوە قەیرانێکی ترکە لە ماوەدا پیا بۆتەوە هەندی گرانبوونی نرخی بنزینە بابەتێکمان لە سۆسیال میدیا و ئامادەیە بابێک کۆبینەری بین.
بەڵێ عزیزان لەگەڵتان بەردەوام بین بابەتێکی ترمان ئامادەیە کە دیمەنی پێکدادانی ئۆتۆمبیلێکی شارەوانیە لە سوۆشیال میدیادا بڵاو بۆتەوە بۆتە جێی سەرنج بابێکەوە بینەری ڤیدیۆکە بین و بزانین چی ڕوویداوە. بەڵێ بەداخەوە لەو دیمەنەی بینیمان ئۆتۆمۆبیلی حکومیە شارەوانیە پارەی پێنیاوە لە پێش و لە دواوە ئەو ئۆتۆمۆبیلەکە بە سابرین تێگەیشتووە ئەوەی کە حوەجەوە شوێنە لێنەوانینا بەداخەوەی تر بەم شێوەیە مەڵکوماڵی میلەت دیمەنان دەبینین ڕۆژانە و دووبارە بێتەوە بەداخەوە. سەرجەم ڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوادارین سوودتان لە سەرجەم تەوەرە و بابەتەکان وەرگرتە بێ. سپاس بۆی کە لەگەڵمان نابوون. خواحافیز خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.